يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هیوا و ئاواتی هەموو ئینسانێکی ئیماندار و خواناسی ڕاستەقینە بریتیە لە ڕەزامەندی خوای پەروەردگار و چوونە ناو بەهەشتی بەرین. هاتنی هەر یەکێک لە ئێمە بۆ ماڵەکەی خوای پەروەردگار بۆ ئەوەیە بە ئیزنی خوای گەورە ڕۆژێک لە بەهەشتەکەیدا ئاوادا بنیشین و کۆ ببینەوە. بزانین بە چی دەگەینە بەهەشت. ئەتەوێت جێگات بەهەشت بێ، با هەمومان بەدڵ گوێ لەم فەرمودەی پێغەمبەر بگرین صلی الله عليه وسلم. فەرمودەیەکی صحیحە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: من كان هينا لينا قريبا حرمه الله على النار. هەر کەسێک سەیری خۆی کە یان کەسێکت بینی ئەم سێ سیفەتەی تێدا بوو، با دڵنیا بێ خوای گەورە سبحانه وتعالى ذاتی ئەڵڵا خۆی لاشەی ئەو کەسە لە جەهەنەم حرام دەکا. یەکەمیان بەڕێزان هەینەن، ئینسانێکی لەسەرخۆ، ئینسانێکی هادی و هێمن و مەند. دووەمیان لەینەن، ئینسانێکی دڵنەرمی قسە نەرمی زمان شیرین. سێمیان قەریبەن، کەسێک لەگەڵ خەڵکە گونجاو بوو، لە خەڵک نزیک بوو، خەڵکی لێی نزیک دەبوونەوە. ئەم سێ سیفەتە هەر کەسێک تیا بێ ڕەحمەتی پەروەردگاری لەگەڵە حەڕەمەه الله على النار، خوا بۆ خۆی لە ئاگری جەهەنەم دەیپارێزێ. فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستی بە هەڵوێستە لەسەرکردنە. سێ سەرنج لەسەر ئەم فەرمودەیە هەیە. یەکەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سێ سیفەتەی هێنان، فەرمووی ئەگەر تێتابوو دڵت بە خۆت خۆش بێت، جێگەت بەهەشتە و ناچیتە دۆزەخ. بۆچی؟ چونکە بەڕێزان هەموو ئەو گوناهانەی کە ئینسان دەبەنە جەهەنەم بەعەکسی ئەم سێ سیفەتەوەیە. ئەگەر تۆ هەین نەبی، مەند و لەسەرخۆ نەبی، کەسێکی چۆن دەبی؟ کەسێکی ڕق ئەستور و توند و تیژ. هەیە دەڵی گەنمەشامی سەر ئاگرە، هەر لە پتوپڕێکە هەڵدەچێ. هەر ئەوانن لە ئەنجامی تند و تیژی خۆیاندا لە چرکەیەکە، لە چەند چرکەیەکە کەسێک سار دەکەنەوە دەیکوژن. دوای بە هەر پەشیمان بی قەتڵێکت کرد کەوا بە عەمدی بوو، دەتباتە جەهەنەم. ماڵی کەسێکی لایە و نازانە داوای ماڵی خۆی بکاتەوە، کەسێک دەکوژێ، کەسێک بریندار دەکات، بەدبەخت دەبێت. ئەگەر ئینسان زمانی ڕق بوو، قسەی زبر بوو، ئەزانی دڵشکاندنی کەسێک وەکو کوشتن وایە. قسەی وا هەیە لەم وڵاتەی ئێمەدا، حەز ناکەم ئاماژە بە شوێنەکان بدەم، ئەیناگە باسی بکەم ڕەمێ زۆر بەتان بزانن. قسە هەیە 40 ساڵ لەمەوە پێش لە دڵی کەسێکی داوە، لەم ماوانەدا قەتڵ و عامێکی ناوەتەوە. و توێتی کە گیراوە، توێتی 40 ساڵ لەمەوە پێش فڵان کەس وا لە دڵمیدا ڕقێک چووە لە دڵمەوە، دوای 40 ساڵ ڕشتم و چەند جەنازەم لەوێ خست. یەک قسە بە کەم مەزانە، ئەدباتە جەهەنەم. ئەگەر ئەو قسە نەرم بوویایە گوڵێک دەڕوا، بەڵام ئەم دڕکە ڕوا لە دڵی ئەم ئینسانەدا، نەوەکانیشی لەگەڵ خۆیان سووتان. سێمیان ئینسان ئەگەر متەکەبیر بێ، لە خەڵک نزیک نابێت، تەکەبور دەباتە جەهەنەم. ئەگەر کەسێکی متەواضع بێ، لە خەڵک نزیک دەبێ و دەچێت بەهەشتەوە. ئەمە بەشی یەکەم. دووەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرسێکی بەسەر یەکەوە هێنان: هەینەن لەینەن قەریبەن، هێمن و لەسەرخۆ، دڵنەرم و زمان شیرین و قسە نەرم نزیک لە خەڵک. یعنی کەی تۆ نزیک دەبێەوە لە خەڵک، کەی هۆگری خەڵک دەبی، ئەو کاتەی ئینسانێکی لەسەرخۆ بی، قسەت شیرین بێ، دڵت نەرم بێ، زمانت نەرم بێ. ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەزیزانم پێمان دەڵێ ئەگەر خۆت دەناسی، ئەگەر دەزانی زەلامێکی تند و تیژی، ئەگەر دەزانی زمانت نەرم نییە و دڵت ڕقە و قسەت زبرە، والله کاکە حتا دەتوانی خۆت لە کۆڕ و کۆمەڵ بە دوور بگرە، چونکە توش دەبی.
هەر زۆر زەرور نەبووی بە تەنها دانیشە خۆت بە شتێکەوە خەریکە تێکەڵاوی کۆڕ و کۆمەڵ مەبە، چونکە ئەنواع خەڵک بەرەو ڕوود دەبێتەوە. کەواتە ئەگەر هەینە لەینەم بووی ئەمجا قەریبەن بە، ئەمجا لە خەڵک نزیک بەوە. سێم سەرنج لەسەر ئەو فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە بەڕاستی ئەم فرمودانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حیفە بەس لە مینبەری مزگەوتەوە بخوێندرێتەوە، حیفە بەس بە تێکس لە ناو کتێبی فرمودەدا بنووسرێ. توخوا حیف نییە وڵات، حکوومەت، دەسەڵات ئەم فرمودانە نەهێنێ بیان کاتە بەرنامەی ژیان. هەر ئێستا ئەم فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم من کابرایەکم چونکە حیزبی نیم، نە حکومەت قەت گوێم لێ دەگرێت، نە هیچ کەسیش گوێم لێ دەگرێت، قسەکانم هەر لە چوارچێوەی مزگەوت تێدا دەمێننەوە، بەڵام خوا ئاگای لێتی کە من گەیاندوومە. بەداخەوە لەم وڵاتە داوانی سەر بۆ حیزبە دەسەڵاتدارانە نین، هەر ئەسڵ ئەو ڕیشت لێ نادەنەوە. وازان قسەکانت خراپن، بابەت لە مەسلحەتی تۆیە، ئەمجا لە مەسلحەتی منە. ئەم فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم حکومەتی هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێ و لە هەموو حکومەتانی دنیا جێبەجێ بکرێ. کاکە کەسێک دەیەوێ هەر بەسیترین پیشە دوکانێک بکاتەوە، وەڵڵی حەق وایە ڕێگەی پێ نەدرێ حتا کەسێکی هێدی و لە سەرخۆ و زمان شیرین و لە خەڵک نزیک نەبێ. والله دوکانداری بکەی قسەت ڕق بێ بازاڕ نامێنێ، والله توند و تیژبی خەڵک لەگەڵ تا تەعاملی بۆ ناکرێ. والله شۆفێری تەکسی حەق وایە ئیجازەی نەدرێتێ تەکسی سەر شەقام کا حتا نەزانن کە چەند لە سەرخۆ هێ منە، هەڵسەنگاندری لیژنەیی بۆ بکرێت، چەند قسەی شیرینە، چەندە دڵی نەرمە، چەند بە ڕەحم و بە سۆزە، چەند لێبوردەیە، چەند ئولفەتی بە خەڵکەوە هەیە، چەندە خزمەتی مرۆڤایەتی پێش پارە خۆش دەوێ. ئەگە ئەمە هەبوو ئەمجا مۆڵەتەکەی بدەیە. چەند جوانە مامۆستایەکی قوتابخانە لە بنەڕەتیەوە تا زانکۆ باسی ڤیەکەی ئەنواع شەهادەی تێدا بێ، بادەیەها دەورەی دی بێ. بەڕێزم پێش ئەوەی بیکەی بە مامۆستا هەڵی سنگێنە، بزانە ئەم مامۆستایە چەندە لە سەرخۆ هێ منە، چەندە تەحەمولی هەموو ئەنواع تەلەبە و تەبیعەتەکان دەکا، چەندە زمانی شیرینە. وەڵڵەهی مامۆستای وا هەیە کە لە مەکتەبە قسەت بۆ دەکا، تەلەبەکان هەر حەز بە دەرسەکەی دەکەن. هەمان مادەبی دە مامۆستایش کە هێندە زمانی زبرە لەگەڵ ڕێزمدا، تەلەبەکان حەز دەکەن زوو دەرسەکە تەواو بێ و بڕۆنە دەرەوە. تۆ ئەم زمان شیرینە هەڵبژێرە، با ڕۆڵەی موسڵمانان و گەلەکەت ئیستیفادەی لێ بکە، چەندە دەتوانێت تەعامل بکە، چەندە بە نەرمونیان لەگەڵ خەڵکە. با ئەمە هەڵبژێرین. دکتۆرێک والله پزیشکی کە تەواو کرد شەر نییە بێڵی عیادە بکاتەوە، نۆرینگەی هەبێ و عیادەی هەبێ و نەخۆش ببینێ، حتا نەزانی ئەم دکتۆرە چەندە میهرەبانە، چەندە لە سەرخۆیە، چەندە زمانی شیرینە، چەندە دڵی نەرمە. لە کتوپڕا بە فڵان کەس ناڵە ئەوە نەخۆشیە تا دەیتۆقێنێ، چەندە دڵێکی میهرەبانی هەیە، چەندە قسەکانی خۆشن. والله دکتۆری وامان هەیە کە دەچی بۆ لای بەس بە قسەکانی نیمچە شیفایەکت بۆ دێ، هێندە بە حرمەت و بەڕێز و نەرمونیان و بە هەڵسوکەوتی جوانە. هیواشەیە بە پارەی خۆت تۆی نەخۆش داماوی وەرەقەت بۆ فڕێداوەکو خێرت پێ بکە، هەلگوێل بۆ ناگرێت کە دەرمانت بۆ دەنووسێ. ئەمە حیف نییە بکرێ بە دکتۆر باش شەهادەکەشی باڵا بێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمانە با لە کۆمەڵگا قەریبەن نزیک بنەوە. خۆشەویستان، مامۆستای مزگەوت باش شەهادەکەی هەرچیەک بێ و 12 عیلمی تەواو کرد بێ، بەخوا حیفە ئەگەر ئینسانێکی نەرمونیان و لە سەرخۆ نەبوو، ئەگەر ئینسانێکی زمان شیرین و دڵ نەرم نەبوو بەرامبەر بە موسڵمانان بێڵی بچێتە سەر مینبەر، خەڵکی هان دەدا و لە دوایدا بۆ خۆی وەکو میزڵدان فش دەبێتەوە، هیچ پێ ناکرێ. نابێ بە ئەمانە سیفات بن. بەخوا لە زەواجە لە هاوسەرگیریدا والله گوناحە کچێک تووشی کوڕێکی هەموو ژیانی بسووتێنێ کە لە دوایدا دەبێتە هاوسەری سێ دەکات، چەندە ئافرەتێکی تند و تیژە لە یەک قسەیە هەڵدەچێت، تەحەمولی هیچ ناکە، زمانی زبرە، زمانی گفتوگۆی لەگەڵ مێردەکەی و میوان و کەس و کاردانیە، نازانێت لەگەڵ منداڵەکانیدا دوو قسەی جوان بکە. تخوا حیفنی ئەمە هاوسەر بێ پێشەوەی ئەم سیفەتانی تێدا بێ و بە پێچەوانەوە کوڕێکیش تخوا حیف نییە هەرچی سمێڵی لێ ڕۆژنی لێمارەکەی تەنها ئەوەندە نێرینەیە، بەڵام کەسێکی زبر و تند و تیژ و دایمە سەر بە ئاژاوە زمان زبر و ڕق نازانێت گفتوگۆیەکی خێزانی بکە. ئەگە دڵی جا خەڵکانێک هەن خوا هەرەوای دروست کردوون لەگەڵ تام ڕاستە، بەڵام بەڕێزان مرۆڤ نییە چاک نەبێ. وەڵڵی هەر مرۆڤێک کە دەڵێ نەرمونیان نییە، قسەی خۆش نییە، ئولفەت بە خەڵکەوە ناگرێ و نزیک نییە، ماوەی یەک مانگ بیخە دەورەیەکەوە وەڵڵەهی چاک دەبێ. چاک دەبێت گۆڕانکاری گەورەی بەسەرادێ. ئێستا دەیان وەسائیلی گۆڕینی مرۆڤەیە، ئەو مێشکەی دەکەنە مێشکێکی تر. بەڵام بەڕێزان ئایا لە وڵاتی ئێمەدا ئەمە هەیە؟ نەخێر، بەداخەوە
جا پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدەی داینێ هەر کەسێکی هێدی و لەسەرخۆ و نەرمونیان و زمان شیرین و دڵنەرم بێ و لەگەڵ خەڵکا هەڵسو کەوتی جوان بێ دڵنیا بێ خوا لە ئاگری دۆزەخ حرامی دەکا کەواتە جێگەت بەهەش دەبێ. لە خزمەت قورئانە دەبین بزانین بەچی دەچینە بەهەشت و بەچی دەچینە دۆزەخ. ئەم قورئانە ئەوەندە وردە. لە سوورەتی لوقمانە تەماشاکەن ئامۆژگاریەکانمان فێر دەکات دەفەرمێ ئەگەر تۆی باوک هیچ کتێبێکی پەروەردەی نەخوێندۆتەوە خۆ ئەگەر هیچ خوێندەواری نییە جوانترین ئامۆژگاری بۆ ئەوەی ڕۆڵەکانت سەرفرازی دنیا و قیامەت بن ئەم چەند وشەیان پێ بڵێ کە لوقمان بە کوڕەکەی وت خوای گەورە لە قورئانە تۆماری کرد. یەکەمیان لا تشریک بالله عەقیدەی پاک منداڵەکانت و خۆشت لەسەر ئەوە پەروەردەکە هیچ شتێک نەکەی بە هاوبەشی خوا. دووەمیان پێش ئەوەی چاکە لەگەڵ هەر کەسێکا بکەی ئاگاد لە دڵی دایک و باوکت بێ چاکە لەگەڵ دایک و باوکتا بکە. سێمیان فەرمووی یا بونەیە ئەقیمی الصەلاة ڕۆڵە گیان ئاگاد لە نوێژەکانت بێ. زۆر کەسەیە دەڵێن نوێژ هەموو شتێکی دین نییە. ڕاستە عەزیزم ڕەمنیش لەگەڵتام نوێژ هەموو شتێکی دین نییە بەڵام کۆڵەکەی دینە. بینایەک ئەگەر هەر هەمووی تەواو بێ پایەکە لە ژێر دەرێ نەدەڕوخێ. ئەم ئیسلامە ئەگەر نوێژەکە لێکردەوە دەڕوخێ بەسەر خاوەنەکەیدا دیکۆرات دەوری نامێنێ. بۆیە ڕۆڵە گیان ئاگاد لە پەیوەندی نێوان خۆت و خوا بێ ڕۆژی بە 5 فێرزە نوێژەکە. ئەمجا پێیوت وەئمر بالمەعروف کەسێکی بێخێر مەبە لە کۆمەڵگادا بەس نوێژ دەکەم عیبادەت دەکەم حەقم بەسەر کەسەوە نییە ناوا مەبە هەرچی چاکە بوو بۆ خۆت بیکە و فەرمانیش بکە بە چاکە بەڵام بە زمانێکی شیرین. چاکە بکە بە کردار لە دەرەوەی خۆشتدا خەڵکیش فێری چاکە بکە. وەنهە عەنی المونکەڕ خۆت خراپە مەکە تا دەتوانی پێش ئەوەی بە قسە بە خەڵکی بڵێ خۆت خراپە مەکە. ئەمجا بە زمانیش ئامۆژگاری خەڵکی بکە بڵێ براکەم خوشکەکەم ئەم کارەی تۆ ناشەرعیە ئەم کارە عاقیبەتی خێر نابێ نەهی لە خراپە بکە بەڵام بە مەرجێک ئەو نەهیەی کە دەیکەی بزانی چۆنی دەڵێی زمانت شیرین بێ. هیوا هەیە نەسیحەتی کەسێکی کردو ئەوەندە بە سەقەتی نەسیحەتەکەی کردو کابرا بە تەمای و گوناهانەوە کردوێتی لە داخی ئەو ئەبێ بە زمانی شیرین بە لێزانانە بە نەسیحەتی جوان و بزانی گوناهەکە گەورەتر نابێت تۆ مەنعی ئەم منکەڕە دەکەی منکەڕێکی گەورەتر لە شوێنەکەی ڕوونەدا ئەبێ ئاگال لەوە بێ گوناهەکە گەورەتر نەبێ. واصبر على ما أصابك فەرمووی ڕۆڵە گیان هەر کاتێ عابیدی چاک بووی خواناسی چاک بووی ئەمرت بە چاکە کرد نەهی لە خراپە کرد دڵنیا بە هەموو خەڵک بە قسە ناکە والله خەڵک قسەی ڕقت پێ دەڵێ بەرەو ڕوود دەبێتەوە تۆش بچی شەڕ بکەی نەوەڵڵا وەسبر ڕۆڵی گیان ئارام بگرە على ما ئەصابك لەوەی کە تووشت دەبێ کەسێکی لەسەرە خۆ بە ئین ذلك من عزم الأمور ئەمە لە دینا چەسپاوە دینی ئێمە دەڵێ ئەگەر دەتەوێت بەهەشتی خوا جێگات بێ زۆر ئاسانە عەقیدەی پاک و پوخت دوور لە شرک دوور لەوەی کەوا لەگەڵ یا ئەڵڵادا یای هەر شتێکی کە بکەی ئەمە لە دڵتان نەبێ بەس یا ئەڵڵا هەرچی هەیە داوا لە خوا بکە و لە خوای بناسە. دووەمیان ئاگاد لە دڵی داک و بابت بێ. سێمیان ئاگاد لە نوێژەکانت بێ. چوارەم لە کۆمەڵگادا بەڕێزان کەسێکی مەڵێ حەقم بەسەر کەسەوە نییە کوڵاوەکەی خۆم بانەی باخوای دەکرد هەموو خەڵک بێ کوڵاو دەبوو ماڵی خۆم ئاگر نەیسووتێنە ئاگرە سوورەکە لە ماڵی هەموو خەڵک بەردەبوو ئەوە منهەجی تۆی موسڵمان نییە بەڵام بە حکمت بەڵام بە لێزانین بەڵام بە زمانی شیرین چاکە بکە بە خەڵکیشی بڵێ خراپە مەکە ڕێگریش لە خراپە بکە وەکو عەرزم کرد بە مەرجە شەرعیەکانی ئەگەر ئەمەمان کرد دەچینە بەهەشت. بەڵام سەیری وردی قورئانکەن هەموو جا عەرزتان دەکەم ئەمە چونکە کەلامی خوایە لە چەند دێڕێکی کەما دەرسی هەموو ژیانمان دەداتێ. سبحان الله خوای خالق دڵ و دەرونی مرۆڤ دەناسێ. زۆرێک لەوانەی کەوا عابیدی چاکن عەقیدەی زۆر باشیان هەیە لە ڕووی عەقیدەوە زۆر پاک و پوختن هیچ شەرێک لە دڵیاندا نییە نوێش خوێنی زۆر چاکن بۆ داک و بابیشیان چاکن خێرەومەندیشن لە ناو کۆمەڵگادا بانگخواز و مەلای باشیشن. سبحان الله خوا دەفەرمێ وریان نەبی تەکەبور دەچێتە دڵتەوە وریان نەبی لەو کاتەدا شەیطان و نەفزواد لێ دەکاوە ئەزانی بەس تۆ موسڵمانی خەڵک هەموو کافرە بەس تۆ خێرخوازی خەڵک خێری تێدا نییە خوا ئاگادارمان دەکاتەوە دەفەرمێ ئاگاد لە دێڕەکانی دوای ئەوە بێ ولا تصعر خدك للناس نەچی بە چاوی سووک سەیری کەس بکەی چاو لێ نەچی بڵێ من نوێژم کردووە دوو شەو نوێژت کردووە و دوو جەماعەت لە مزگەوت بووی فڵان کەس بەخوا باوەڕ ناکەم مزگەوتی بینی بێ ها چاو لێ بە چاوی سووک سەیریت کرد نەکەی ئەوە بکەی بە چاوی سووک لین ناز نەک موسڵمانان بە چاوی سووک سەیری هیچ کەسێک مەکە
ولا تمشي في الأرض مرحا نەچی تەکەبور لێدەی والله مەلام بینیوە لە دەوری حرەمی مەکەدا کە باڵ فش دەکاتەوە ئازانە موسڵمان لەو حرەمەدانیە بابە مەلای مزگەوتە هەر هەموو عالمی پێ کافرە ئەمە چێت دووی حرامی دوو جار عومرەی کردووە دوو حەجی بەسەریەکەوە کردووە نابێ وابێ نەچی بەسەر زەویدا بە تەکەبورەوە بڕۆی خۆ تۆ لە مەیدانی جیهاد دانی تۆ لە ناو مسڵمانان دای متواضع بە خوا دەفەرمێ إن الله لا يحب كل مختال فخور سيدي ودي قرآن كان الشيطان لو كاتدا في الله يشتري اللي ذكاء الله تورق لخلقك هكا لبر خوار رقم ليتي لبر خوار رقم لخلقات شنك أهلي مزقودنيا لبر خوار رقم لخلقات شنك خير ومن دنيا وكومن خوا دفرمي أو ناي خوا حد كله هيج كسي يدر نكر خوا حد كسيك لناخي دلوا جا سيدي ودي كلمة كان قرآن كان مختال شيء مختال کەسێکە کەس هەستی پێ ناکە بەس لە ناخی دڵی خۆیەوە خۆی بە ڕەفیقی خەڵک نازانێ بزانەوای نەعوذ بالله لە ناخی دڵی خۆتەوە لە دەرونی خۆتدا وات زانی تۆ لە هەموو کەس موسڵماندر و دیندارتر و چاکەکارتر و ساڵحتری ئەگەر ئەمە تێدا بخوا خۆشی ناوی كل جام مەلاد ناوە دکتۆرن ناوە مامۆستان ناوە خێرخوازن ناوە صاحب مزگەوتن ناوە خوا خۆشی ناوی لا يحبه هەروەها فەخور ئەو کەسەی فەخر دەکا فەخر زانانی تەفسیر دەفەرمون ئەوەی ئاشکرایە شانازی بە سارەکەیەوە دەکا بە شەهادەکەیەوە دەکا بە پێگەکەیەوە دەکا بە پۆستەکەیەوە دەکا بە سەروەتەکەیەوە دەکا خوا دەفەرمێ خۆشم ناوی خۆشم ناوی نەوەی لەسەر دینی خواوام کردووە تۆ بەمانە چوویتە جەهەنەم بەوەی پێشەوە چوویتە بەهەشت کەچی ئەم سیفەتە چاکە بەهەشتیانە بە سوکسەیرکردنی خەڵک بە قۆڵ ڕاوەشاندن و تەکەبور لێدان بەسەر خەڵک بەهۆی لە ناخی خۆت داوت زانی زۆر لە خەڵکی زیاتری و خەڵک لە تۆ بچووکترە بەهۆی شانازیت بەو هەموو خەڵات و نیعمەتانەوە کرد کە ئەڵڵا پێی بەخشیوێ وەت زانی ئەمانەی پیاوەتی خۆتن کە خوا داوێتی بە تۆ نەیداوە بە خەڵک والله بە ئەمانە خوا دەفەرمێ دەتبەمەوە جەهەنەم چاو لێ هەموو پێشەوەکەی ڕەفز کردەوە ئاگامان لێبێ دین هەمووی تێکەڵکێشە ئەمجا خوا فەرمووی موسڵمانێکی مەبدەئی بە وەقسید فی مەشیک تۆی ئیماندار میانڕەو بە لە ڕۆیشتندا جاران لە تەفسیرە کۆنەکاندا دەنووسرا ئەگەر ڕۆیشتی نە سەریع بڕۆ نە خاو بڕۆ ئەمڕۆ لە ئۆتۆمبیلەکەت دەبێ ئەوە دەرکەوێ بە پێی یاساکانی هاتوچۆ و مرور بڕۆی لەوە گەورەتر وەقسید فی مەشیک حەیفە تۆی موسڵمان عمرت وا گەیشتە 70 ساڵ نازانی خەریکی چ بووی نازانی بەدووی چ کەوتی هەموو تەمەنت پەشیمانیە و هەر قوڕ بەسەریت بۆ ماوەتەوە وەقسید فی مەشیک لە ڕۆیشتنی ژیانە لەم تەمەنەتە کاکە بزانە خەریکی چی بزانە بەدووی چ کەوتووی ئاگال لە خۆت بێ بزانە ئەو سەر قیامەتە ناگەڕێیتەوە بۆ دنیا لەوێ پەنجە بگەشتن پەشیمانی دادن نادا دەلێرە ئاگال لە خۆت بێ بزانە لەسەر چ ڕێبازێکی وەغضض من صوتك تۆ ئەتەکێتی موسڵمانانت دەبێتە دابێت تۆ موسڵمانێکی مەبدەئی دەنگت تۆزێ نزمکە دەنگت نزمکە یعنی وانە بێ خەڵک گوێ لێن نەبێ بەقەدەر پێویست قسە بکە هزار رحمة لملا محمد جليزادة ملاي قوري كويا لتفسير كيدا لبرقي حوتا للا بريد 120 حوتا لتفسير أما يتداد فرمي جارق لكويا قامي كويا يشعل بغزادة كان جافي سليماني ميوان بو إيوارا لطفي كرت مني شو كمال بيا معقول يوكو جنابشتان ملاي قوري دفرمي إمشي بردو بودي واخانك يخوي كروشتي نوقع قام كوت وصف استايشي من كوملا محمد جليزاده كريم لا عبد الله جليه وناصر وبملاي قوري كويا وذاتي شوايا الله بغزاده كي جاف بياوي خوان دوار بو وتي قربان بيويز ناكال بس لامامتي نيجي مغربا بوم دركوت شن بياوي كي بيوي قالوا زانايا وتي شلون وتي والله ملاي وامدي ودوكز نيجي لدوا ودكن يقب خوي هاوار دكا بابا تو دوكز نيجي لدوا ودكن دبا قد دوكز ئێوارە مامۆستا سەیری سەفەکەی کرد کەوتی ڕەحمەتتان لەبێ ڕێک ڕاوەستن دوو سەف لە مزگەوتا بوو ڕێک بەقەدەر دوو سەفەکە دەنگی بەرز کرد هەل لەوەدا زانیم ئەتەکێتی موسڵمانانی تێدایە تۆش بەقەدەر پێویست دەنگ بەرزکە هەندێک لە دەنگت نزمکەوە خەڵکی وا ئەزانن مەلای چاگەوەیە شیر و هڕ ئەو کە بەرێ خەریکە دەتەقێ بەخوای لێ حاڵی نەبووە بەقەدەر پێویستی گوێگرەکان دەنگت برزکەوە مێشکیان مێشێنە بازنەکە ئەمڕۆ بەڕێزان فراوانتر بووە من زۆر جار بە ساری کرێ هاتوچۆم کردووە هیوا هەیە لەناو ئەو پاسەیە لەو تەکسیە موبایلی پێیە هەر مێشکت دەتەقێت ئێدە بە ئەتەکێتێکی جوان تۆزە دەنگت نزمکەوە تۆ ئیمانداری خوا دەفەرمێ گوێ لە بەرامبەر دڵنیا بە گوێی لێتە ئەو هاتوو هاوارەی ناوێ دەنگی تەسجیلی سیارەکەت ڕادیۆی ناو سیارەکەت با لە کۆڵانە نەبیسترێ دەنگی تەلەڤیزۆنی ماڵەکەت با لە دراوسێکەتەوە نەبیسترێ دەنگی مزگەوتەکان ئەمانە ماڵی خوان
دەنگی ئەو مکەبەرانی مزگەوتی ئەو سەری شار دێتە ئەم سەری شار بەخوای ناشەرعیە. خوا ئەوەشی بۆ باس کردوین ئەتەکێتی شاری مسلمان ئەوەیە چواردەوری مزگەوت بە هێمنی گوێیان لە بانگێکی خۆش بێ کەیافیە خەڵک هەیە لە دراوسێتی مزگەوت ڕای کردووە نەک بێدین بێ لە دەنگی مکەبەرە بەرزەکانی مزگەوت ڕای کردووە. خوا دەفەرمێ با دەنگتان بەقەدەر پێویست بێ ئین ئەنکەڕ الئەصوات لەصەوت الحەمیر چونکە ناخۆشترین دەنگی زەڕەی گوێ درێژەکانە. خوا هیچ مەخلووقێکی خۆی ڕقلێ نییە. نامۆترین بێزراوترین دەنگ کامەیە دەنگی گوێ درێژەکان. ئەم ئاەتە پێمان دەڵێ دیقەت بدە ئەی موسڵمان بۆ دەنگی گوێ درێژ ناخۆشە. دەنگی گوێ درێژ دوو لە ڕووی جەنابتان لەبەر ئەوەیە خوا لە قورئانە باسی کردووە گوێ درێژ سیفاتێکی هەیە. ئەگەر لە گوندێکا هەمومان خەڵکی گوند بووین قەدیم لەو سەری گوندەوە گوێ درێژێک بە دەنگی بەرز دەزەڕێ نازانێت دەنگی نزم کاتەوە لەو سەری گوندەوە گوێ درێژی تر بۆی دەستێنێتەوە ئەبێتە زەڕ و هڕێک هەرچی گوێ درێژی ئەو دێ دەزەڕێ. خوا دەفەرمێت تۆ وان نەبی هەر کەسێک قسەیەکی کرد بەبێەوەی لێ حاڵی بی تۆش بۆی مەسێنەوە. لە فەیسبووکە هەر کەسێک کۆمنتێکی فرەدا مە بە دوو کەس بزانی با بزانی مەبەست چییە بزانی چی لە پشتەوەیە. هەر کەسێک هاوارێکی کرد تۆ مەیکە بە دوو هەر کەسێ بەڵەیەکی کرد تێبگە بڵۆچی کراوە هەر کەسێ قسەیەکی کرد تێبگە ئەنجا لاسایی بکەوە. پەنا بەخوا قورئان پێمان دەڵێ هەر کەسێک هەرچی خەڵکی بیستی و کردی ئەمیش لاسای کردەوە وەڵا حرمەتم هەیە دەچێتە ڕیزی گوێ درێژانەوە. دەنگەکەت ناخۆش دەبێ ئاگال لە مەبدەئی خۆت بێ. کۆتایی وتارەکەم لە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەر دێنم صلی الله علیه وسلم سەروەرمان شتێکی دابەش کرد لە ناو شاری مەدینە. عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ کەشتەکەی دابەش کرد و پێغەمبەر چووە ماڵەوە کابرایەک خەڵکی مەدینە بوو بەڵام دیار بوو منافق بوو وتی والله إنها لقسمة ما أريد بها وجه الله سوێند بە ئەڵڵا ئەمەی کە ئەم پێغەمبەرە دابەشی کرد مەبەستی ڕەزامەندی خوا نەبوو سوێندی خوارد وتی قەسەم بە ئەڵڵا ئەم محەممەد ئەوەی دیکا بوو خۆی ناکە ئەم دابەشکردنەی مەبەستی ڕەزامەندی خوا نەبوو ئەو پەڕی تەعنە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەعوذ بالله. پێغەمبەر هەرچی کردوێتی لە ژیانە هەمووی بە فەرمانی خوا و هەمووی بۆ ڕەزامەندی خوا بوو. ئەو منافقەوتی والله سوێن دەخۆم مەبەستی ڕەزامەندی خوا نییە. عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ بۆم گێڕایەوە چوومە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆم گێڕایەوە فشق ذلك على النبي. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر لەسەر دڵی قورس بوو زۆر پێی ناڕەحەت بوو بەو قسەیە وتغير وجهه وەکو لە ڕیواتێشکەی بوخاریدا دەفەرمێ ئەم حەدیسە ژمارە 6100 صحیح بوخاریە دەفەرمێ پێغەمبەر ڕەنگی سوور هەڵگەڕا دەفەرمێ وغەضیبە لەشی لەرزی یان ئینسانە کە تۆڕە دەبێت دەمی وشک دەبێت و لەشی دەلەرزێ واتە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر دڵگران بوو و زۆر دەموچاوی تێکچوو سوور بۆەوە لەشی و زۆر تووڕە بوو. بەڵام ئایا فەرمووی ئادەی پاسەوان سەحابەکان فڵان کەس ناسراوە بڕۆن بیگرن بڕۆن حەسیر مەیدانێکی باشی بکەن و لێیدەن بڕۆن بیکوژن خۆ مستحقی کوشتنە چونکە تەعنی دا لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خاوەنی ڕیسالەی ئاسمان و وەحی ئاسمان دەفەرمێ فەرمووی لە مەدینە دەریکەن و نەفیکەن و ماڵەکەی پێبارکەن نە هیچی نەوت ماوەیەک سەبری گرت ثم قال ئەنجا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەم حەدیسەی فەرمووی قد أوذي بموسى بأكثر من ذلك فصبر. ئای موسى ئیبرام موسى پێغەمبەر زۆر لەمەش زیاتر ئازاریاندا بەڵام موسى سەبری گرت واتە منیش سەبر دەگرم هیچ ناڵم هەر جوابیشی نادەمەوە. ئەم حەدیسە بە من و تۆی وت قسەی ناڕەحەت و بێتام و بوختان دڵت دەتەزێنێ دەم و چاوت سوور دەکاتەوە خەریکی هەڵوێز بنوێنی. بەڵام چۆن پێغەمبەر بیری موسى پێغەمبەری کردەوە فەرمووی بەخوا دڵی موسى ئیبرامیان زیاتر ئازاردا لەمە بەڵام فەسەبەر سەبری گرت. تۆش چاو لە پێغەمبەر بکە ئەزیزەکەم هەڵمەچۆ حەقی خۆت بەخوا بسپێرە خوا ڕیسوای دەکا سەبر بگرە. یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی لە قورئانەکە باشتر تێمان بگەێنی. یا ڕەبی خوای پەروەردگار جێگەی هەموو لایەکمان بەهەشت بێ جێگەی مردوەکانمان بەهەشت بێ. یا ڕەبی خوا لەو کار و کردەوانە بمان پارێزی کەوا مرۆڤ دەبەنە دۆزەخ. ئەم قورئانە و ئەم فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وڵاتەدا کاریان پێ بکرێ ببێتە مای بەختەوەری بۆ هەموو لایەکمان. یا الله شیفای نەخۆشیەکانمان بۆ بنێری ڕەحم بە دڵی دڵبەخەمەکانمان بکەی گرفتارەکانمان لە هەر شوێنێکی جیهانان ڕزگاریان بکەی. یا ڕەبی خوای کوڕکچەکانمان بە ئاواتی دڵی خۆیان بگەێنی بە ماڵ و حاڵی خۆیان شاد کەی. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة
فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم